لیوانە سێ لیوا بخۆن سێ لیوا هاون شیان جنابی بەخۆی زەرامەکە گران بوو بەخۆی بەحەقەتەن لەگەڵ من نەداتە بوو سارمان ئەو زاحمێ دوور لە پیشترین کەسن یان خۆ بەزلترین کەس دادەن زەرەر و زیانی زۆر زۆرە وەکو کە لە هەموو چینەکان کە تێ زەر و زیانەکە ئەگەر بێ و ئەوها بێتە دوێکە ئێمە هەمومان دەبی ئەو زراعەتی خۆمان بەجی بێرین و بچینەوە چونکی زراعەتی کوردستان خاستن هەولێر بەشی هەموو عێراق دەکاتن وای لۆ دەرەوەش بچی بە زیادەوە بەرام ئەگە ئەو ڕێیانە ئەو هابی سەرسەدەچی دیار نەبیتن لە ئەمە لەوەیەوە ئینتازی مە پێ دەگاتن ئەگەر بێ و ئەو هابیتن ئەمە تووشی زەرەرشی گەورە دەبین و هەموو مار و مندارمان لەسرە هەموو ئەمە دانیشتوی ئەو گوندانەینە لە هەموو دەولەتان بودجەکی خاص تەرخان کرا لۆ جووتیاری و لۆ کرێکاری و لە بۆ هەموو ئەو مۆزەفانە بەرام هیما هیچ دیار نییە ئەمە داوایان لێ دەکەین جوابمان بدەنەوە ئەمە گارکوە ئەو زراعەتە بگاتەوە لەوانەیە چینە سارپێز منداری بەژنە کابرا بە خۆیتی عائیلەی خۆیتی ڕۆژێ یەک کاروانی بە ئەگە لە هەولێرێ پێی سەربی پێی سەرب نابیتن ئەگەر ئەو دەرکانە نەکرێنەوە ئەو داوا لە حکومت دەکەین کە عیلازێکی لە جووتیارانیشکە وەلەو هەتا ئێستا هیچ هاوکاریەکی جووتیاران نەکرایە دەمانەوێت داوا لە وەزیری کوشتتوکاریش دەکەین بەخۆی بێتە سەرخەت وەکو درسۆزیەکی لە بۆ جووتیاران ئێمەش حسابەکمان لۆ بکەن هەمومان لەو گوندانە ئەمەژ دەورەمان گیرە ناتوانانی بچینە هەولێرێ ناتوانانی بچینە گومرجی پێویستە ئەوان چارەیەکمان لە بۆ ببینەوە وڵا لەبەوەی نافرۆشێ لەبە نەفرۆشێ عالەم ناکری لەبەوەی نەفرۆشە لۆسی ئەمە قسادێ کورە دەبێ علاگە بکە لەو عاردی و تارانتەر و بە 150 چیرە 150 دیناری بۆ نافرۆش چار ڕۆژە لە گومرجەوە فرەدرا لە 20 علاگەها لەوێ هەتا نەفرۆشەی دوو برام ڕۆژێک بەدلیان کردو نەفرۆشە بالیان فرەد وڵاوەها لەوێ سۆڕش کە دەی مەرتێک بەدەستان ئەو خلاص بۆ خلاص دەستنیە لێ خۆمان دەکەنێت سارمان ئەو زاحمێ دوور لە پیشترین کەسن یان خۆ بەزلترین کەس دادەن